سەبارەت بە ڕێککەوتنی شنگال و گەڕانەوەی ئاوارەکان و ئەو هەوڵانەی کە لە جێبەجێ هەوڵێک نراوە بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنی شنگال گفتوگۆ لەگەڵ بەڕێز دەیان جعفەر بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران لە دهۆک بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک دەیان سڵاوت لێبێت، هەوڵەکان بەکوێ گەیشتون بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنی شنگال و گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان؟ زۆر سپاس بۆ وی دەرفەتێ. حقیقت هەیڤا 10 ساڵە 2020 ئەو ڕێککەوتنا شنگال هاتە ئیمزاکردنە بەنە حکوومەتە هەرێما کوردستان و حکوومەتە عێراقێدا هەتا بێگانێ بە ساڵ و نیف تێپەڕی هەتان و یەک بەندێ نەهاتێ جیبەجیکردنە مەخابنی بە لەومانێکی خەڵکی شنگالێ باوەری نەمایە و ناڤەگەنە جووارێت خۆش بەرک و ئەو عود و سۆزێت دانەوەم چوو بەندێوان بجینەینان ئێکشوان بەندا ئەو بوو ئەف چەکدارێت مسەلەحشنا باجەرە بنە بەکێشان هەروسا ئیدارەکردنا مەلەفی شنگالی بکەوتە دەستێ پۆلیسێت فدرالدا ئەس باوەڕکەم 90 بتر ئەوشی خەڵکی شنگالێنە هەروسا 2500 کەس خەڵکی شنگالێشی بێنە دامەزراندن سەر میلاکێ سوپای عراقی و پۆلیسێت فدرال هەروسا خەڵکی بێتە تعویزکردن ئەڤە یەک ژوان بەندا هەتانها نهاتی جیکردنە مەخابنی لەوانی حتا بێگانێشی هەفتەی سەدەی خەڵکی شنگالی هەرێما کوردستان دژین ناو کەمپادا و دەرەوەی کەمپاشی. باشە لە کارنامەکەی سوودانی لە حکوومەتی نوێ عراقی کە دامەزرا ینی کابینەکە ئەو بەڵێنی ئەوەیدا یەکێک لە بەڵێنەکانی ئەوە بوو کە ڕێککەوتنی شنگال جێبەجێ دەکرێت ئاوارەکان بگەڕێنەوە زێدی خۆیان. چۆنە تا ئێستا ئەوەی نەکردووە هیچ هەوڵێکتان نەداوە لەگەڵی کە بۆچی ئەمە نەکراوە تا ئێستا؟ آخر هەر کابینەگە عراقی بێت دەستپێکی سۆزات دێت مەخابنی ئەوان سۆزی خۆبجی ناینێت بەڕێ سوودانیشێ بە سێ مانگ تێپەڕی 100 ڕۆژ تێپەڕین هەتا بێگانێ ئێکش ئەو سۆزێ دایک و اتفاقا شنگالی جیبەجی کرد مەخابنی دیسانی هەتا بێگا یەک خاڵ نهاتێ جیبەجی کرد ئەم هیویدارن زووترین وەخت ئەف خاڵە ئەف اتفاقا بێتە جیبەجیکردن بەندێوێ داکو خەڵکی شنگالی بزەورتە جوواری فڕاستی ئەvە 10 ساڵ کە ساڵان نەهێدا هەتا بێگانیش خەڵکە گوێ بن خیبەت هادەژێت تۆ تەسەور بکە ئەو زارۆگێ بەری 9 ساڵە خۆدێ دای دنیای هەتا بێگا ژیانە خیبەتێ دێت یعنی ژیانە خانیان نەدیتە ڕاستی تەسیرەگە سایکۆلۆجیەگە گەلەگە مەزن سەر خەڵکی شنگالی بگشتی و تایبەت ئەوێ نێف خیبەت هادەژین. زۆر باشە ینی ئەو کۆی کە باست کرا و تەنیا سۆزی داوە ینی ئایا بەفیعلی دەیەوێت ڕێککەوتنی شنگال جێبەجێ بکات یاخود لەمپەری لە بەردەم هەیە ڕێگر هەیە لە بەردەم یان خۆی ناوێت بیکات چۆنیە ئەوەی کە ئێوە تێگەیشتون؟ دیتنا من دەستێت دەرەکیت شنگالێ دەهەیە دەستێت دەوڵەتێ زلهێستێ دەهەیە ناهێلن ئەوان سۆزێت دن جیبەجی کرد لەومانی ئەگەری سەرەکی ئەوە لەومانیشی ئەز بخواست 6 ساڵە سەری چیای شنگالی بۆ وەک بەرپرسێ دەستگای خێرخوازی بارزانانی شنگالی مدید گەلک شکل گەلک ئاڵە لێ دەری هەبوون جدا جدانی هەر 2 کیلۆمەترە تە شکلک ئاڵایە گدیتە نزانی کی حکوومەتە یان کی نە حکوومەتە بڕاستی مەترسیدارە لەومانێشی هەتانی ئەو اتفاقا شنگال نێتە بە جیبەجکردن ئەو چەکدارێت نەفەرمی منتەقەی نێنە بە کێشان باوەریە خەڵکی نێتە بەگەرنە جوواری خوا بەلکی بەڕێ سوودانی ئەنیەت هەبت سۆزی خۆبجی بکرد لێ زغوتاتێت دەوڵەتێت دەرەکی سەر هەنا یعنی خۆبخە ئیران ڕۆلێکی گەلێکی مەزن هەیە دەڤەرێ لەوما ئۆنجدار وێ دەرێ ئەجندای ئیرانی بجیبەجی بکەن سنوور دایمەن بەکرینە بۆ سووریا چنە لوبنان وێ دەرێەوە پشتگیریە بەشار الئەسەد و حزب الله ئەو لێ دەرێتکن لەومانێ ئەس بینم ڕاستی بێت زغوتاتی دووەلیشی سەر ئیرانیشی هەبن هەروسا سەر بەڕێ سوودانیشی هەبن وەک ئەمریکا و دەوڵەتێت ڕۆژئاوا کادا بکات ئەو سۆزێ دایی بکرد جیبەجی کرد هەر کابینەگەن و بێت حکوومەتە هەرێما کوردستانی ینی شەرتێ خوانە مەرجێ خوانە هەتا بتە شریکل گەلوێ حکوومەتێ ئێکشوان شەرتا دایمەن ئەوە وەگی بەڕێز قایمقام ئاماژە پێدایی مادا 140 بێتە جیبەجیکردن یان اتفاقا شنگالێ مخابنی کابینە پێ کابینەتێت و بۆرت ئەوان سۆزی خۆبجی ناکن هیویدارن ئەف کابینە بەڕێ سوودانی بکارت ئەوان سۆزی دایی بێجاری جیبەجی کرد چونکە ڕاستی سوودانی دەتوانێت سۆزەکەی خۆی جێبەجێ بکات
بديتنا من بلكي أنديت هبت بهجة زغوطات دركي سرنا بنوقت دولة إيران دياره قال دولة المنافت أم بحث بكن مدفيت راستي زغوطات هفايمان وأمريكا سرهبن دابو كارت ويرى كرني جيبجيكا أنواع صوزي خب جيبجيبكن داكو خلق بقرت الجواري خب راستي أبو ماري نحصالة خلق شنغالي قالك بأميد بوا نافقرت جواري خوش شنقو باورين خۆناکرێ خەڵکی شنگال هەروەها چەندی ساڵە ئاوارن لە ژێر کەمپەکان ئەو هەموو مەعانات و کێشە و گرفتانیانە وەکەوەی کە باسی لێوە دەکەیت خۆ ناکرێ هەروە بمێنێتەوە هەوڵەکان چین بۆ زیاتر قسەکردن نزیکبوونەوە لەگەڵ حکوومەتی عراقی لەگەڵ سوودانی بۆ ئەوەی کە ڕێکەوتنی شنگال جێبەجێ بکرێت. براستی دەبێ حکومەتە سوودانی هاتیجی پێکیدان دەخوا ئێکشان مەرجا بۆ اتفاقا شنگال جێبەجێ کرد هەروەساوە چەندین جارە شاندەی حکومەتە هەرێما کوردستانیشی هەروسا شاندەی وەزارەتە ناوخۆشی سەردانە بەغدای کرێژ بەرک و وەسعی ئاوارە زۆر خراپەش بەرک و ڕێکخراوێت خێرخواست سەپۆرتەوان ئانکو هاریکاریان گەلک کێم بووە ژبەر گەلک ئەگەرە ئێکشوان ئەگەرە ئەوە ئەف شەڕی رووسیا و ئۆکرانیا هەروسا بوو 9 ساڵ درێژ بوو سیاسەتە UN ئەوە پشتی 5 ساڵ بۆرن سکتەری مرۆڤاتی چتە سکتەری پەرەپێدانی ئەوکو هەندە پرۆژا چێت کەتە خەڵکی ئەوانە و پەنابەر بفایژی وەرگرت هەروسا خەڵکی لۆکالچی یا خاڵە سێشی وەزیری دارایی عراقی پێش چەند مانگەگە لێدوانێکدا بوو گوتبوو ما وەک عراق هیچ قەر نەمانە سەر عراقی من 90 ملیار دۆلار زێدەشی هەیە ومن 130 طن زێرشی لە خەزینەیەدایە هەگەر UN بخوازت ئەمێ سەپۆرتا UN شکە UN گوتێ کەرەم کەوەرە کەم پێخوا ڕێبەبە لەومانێ بە بخوا هەمی ڕاستی وەک تەحەدیاتن بەرمە وەک ڕێبەبەریە کوچ و کۆچبەرە وەک حکومەتە هەرێما کوردستانی وەک ئیدارە مەحەلیە منتەقی چەنگو هەتا وێگانێکی نێزیکی 500,000 کەس وەک ئاوارە و پەنابەر تەنێ سنووری پارێزگاها دۆکێ و ئیدارە سەربەخوا زاخۆ دژین. باشە لەسەر ئاستی نێودەوڵەتی ینی ئەوەی کە دەبینین لەم ماوەیەدا ئەمە چەندین وڵاتی ئەوروپی هەروەها چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی کەیسی شنگالیان ئێزدیەکانیان بە جینۆساید ناساندووە ئەم بە جینۆساید ناساندنە لەلایەن ئەم وڵاتانەوە تا چەند کاریگەری دەبێت لەسەرەوەی کە دەنگێک دروست بکرێت لە دەرەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆی ڕێککەوتنی شنگال جێبەجێ بکرێت هیچ هەوڵێکی لەوە نراوە. والله ئەو پێنگاوەگە گەلەگە پیرۆزە ڕاستی ئەزبارکم نێزیکی هەتاوێگە سێزدە دەوڵەتت ئۆروپی دامپێدانم جینۆسایدە شنگالێدایە ئەvە بتەوەگە کارتیکردنە سەر حکوومەتە عراقی سەروان ئەو کەسێت و شۆ لەژێ بکارن بتر ئەvێ قەزیا شنگالێ بشارینن داکو بتر بەحس بێتەکردن چونکو ڕاستیشی دامبەری خۆ بنێ جاری ئەش 2016 دەمێ چاردەی ڕێکخراوە تیرۆریستیە داعش هاتی گەلک باجێرت عراقی کنترۆلکردن تەنێ شنگال مای شنگالشی هاتی ڕزگارکردنە وەک داعش سەر عرد نەمای واقع نەمایە بەس مخابنی شنگال هەتانەوە مەسەلاوی سیاسیە نهاتی چارەسەرکردنە گازدا خەڵکی شنگالیش حکوومەتە عراقیە ژبەرکو ئەو بەرپرسیاری ئێکیە هەروەسا دەوڵەتی زلهێشی دویان تەسیرێکی سەر حکوومەتە عراقی بکەن دا بکارن شنگال ئەو اتفاقە شنگال بێتە جیبەچکێنێت خەڵکێک بکارت بەگەرتە جووارت خوا جاگەر دەست بژیان نەگەن و بکرد جێ باب و باپیرت خوا. بەڵێ بەڕێز دەیان جعفەر بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران لە دهۆک بەڕێستان لە هەولێرەوە لەگەڵمان بی ماندوو نەبی.